یارامیشە ڕژێمە تۆتالیتار و حیزبە تۆتالیتارەکانی دنیا لە ئازادی دەترسن، لە قەڵەم دەترسن، لە ڕاستی و لە حەقیقەت دەترسن. بۆیە هەمیشە ئەوان ڕۆژنامەنووس و دەنجی ئازاد دەکەنە ئامانج. بەداخەوە پەدەکە یەکێکە لەم حیزبانەی کە هەل لە دوای ڕاپەڕێنی کوردستان ڕۆڵێکی نێگەتیفی هەبووە لە دەنجی ئازاد بەرامبەر دەنجی ئازاد بەرامبەر بە قەڵەم. پەدەکە دوای سیویەکی ئاب بوو، خیانەتی سیویەکی ئاب ئیدی وردە وردە دەستی کرد بە لە ناوبردنی دەنگە ئازاد و دەنگە ئازا و قەڵەمە ئازادەکان و نارەکانی. دوای خیانەتی سیویەکی ئاب زۆری پێنەچوو بەداخەوە هەستا بە قەتل و عام و کۆمەڵکوژی 83 لە کوردی بە شەرەف و بە ناموس کە لە نێویاندا 20 ڕۆژنامەنووس و قەڵەم بەدەستی تێدا بوو کە لە معمەڵقیر لە گۆڕستانی معمەڵقیر یان کارگەی قیڕی هەولێر زیندە بە چاڵی کردوون و بەشێکیان تاوەکو ئێستاکە بێسەر و شوێنن. ئەمە لە کاتێکدا بەعس بە هەم بەو پەڕی بێئەخلاقی و بەو پەڕی وەکو حیزبێکی تۆتالیتار هەر کەسێکی دەکۆش دوجار بەڕێز و حرمەتەوە تەرمەکەی بە کەس و کارەکەی دەداوە. بەڵام پەدەکە سنووری بێڕەوشتیەکانی لە بەعس تێپەڕاندووە. ئەو 20 قەڵەم بەدەست و ڕۆژنامەنووس کە لەنێ ئەو 83 کە دابووە بێسەر و شوێنی کردوون تاوەکو ئێستاکە بە کەس و کارەکانیان ناڵێت تەرمەکانتان لەکوێیە. یعنی مێژووی تیرۆری پەدەکە پێش سەردەش عوسمان و پێش کاوە گەرمیانی و پێش سۆرانی مامە حەمە مێژووی حکومڕانی کورد لە لێویشاندا پەدەکە دەستی کردو بە تیرۆر. هەل لە دوای 93 ڕەوف ئاکرەی لە بادینان تیرۆر کرد کە یەکێکی بوو لەو نووسەر و ڕووناکبیرانەی لە هەڤاڵان و لە پەکەکە نزیک بوو. واتە مێژووی پارتی دموکراتی کوردستان مێژووەکە پڕە لە خیانەت و پڕە لە تیرۆرکردنی دەنجی ئازاد. بەڵام ئەو کاتە سۆسیال میدیا بەوە شێوەی ئێستاکە نەبووە، بۆیە کاردانەوەکانی با بڵێن وەک پێویست نەبووە. ئێستا کە ئێمە کە لە سەردەمی عەولەمە و تەکنەلۆجیای و ئێستا بارودۆخێکی ترە، بەڵام هێشتا پەدەکە بەردەوامە لە تیرۆرکردنی دەنجی ئازاد، بەڵام بە فۆرمێکی جیاواز وەک ئەوەی کە دەبینین بەرامبەر شیلاتزێ و بەرامبەر هەڤاڵان و ڕۆژنامەنووسان و چالاکوانانی بادینان دەکات. قسەی دوایی من لەسەر ئەوەیە ئێستا دەبێت سندیکای ڕۆژنامەنووسان و لیژنەی ڕۆژشنبیری و ڕاگەیاندنی پەرلەمانی کوردستان بێنە دەنگ بەلایانی کەمەوە بێنە دەنگ لەسەر ئەو 20 ڕۆژنامەنووس و قەڵەم بەدەستەی وڵات و مەتیڤی کە شەهید کراون، بەلایانی کەمەوە تەرمەکانیان بە کەس و کارەکەی بداتەوە. بەلایانی کەمەوە چارەنووسی ئەمانە دیاری بکرێت. ئێمە دەزانین دوجار ئەمانە تیرۆر کراون، شەهید کراون، هیچ ئومێدێک نییە، بەڵام بە تەرمەکانیان بە کەس و کارەکەی بدرێتەوە، کەس و کارەکانیان چیتر لە چاوەڕوانیدا نەتلێنەوە. دەبێت هەموو ئەم دەنگە ئازاد و دەنگە ناڕازایەتیانە بەرامبەر ئەو خیانەتەی پەدەکە بوەستنەوە. چونکە تا ڕێگری لەم هێلی خیانەتە نەکرێت ئەمە بەردەوام دەبێت هەمومان دەنجی خۆمان یەک بکەین، هەموو دەنگە ئازا و ئازادەکان کە پەدەکە لە دوایین هەڵبژاردننی دەی ساڵی ڕابردوو 7 مانگێک لەمەوبەر تەنیا بە هەموو تەزویرات و خوڕوقات و چاوسورکردنەوە و پارەبەخشینەوە تەنیا 113 دەنجی خەڵکی کوردستانی بەدەستێناوە بە پرۆژەی تورکیا و ئیمارات و قەتەڕیشتەوە کە تەزویرات و ساختەی بۆ کردوون. واتە ئێستاکە زیاتر لە 185 خەڵکی کوردستان ناڕازین. پێویستە ئەم 185 بەرامبەر ئەم چەتەگەریەی دەسەڵاتی کوردی و لە نێویشیاندا پەدەکە بۆستنەوە بۆ ئەوەی بە هەمومان بتوانین ئەم هێلی خیانەتە ڕابگرین. چونکە قسەیەکێ دەڵێ هیچ کوردێک نابەزێت تاوەکو کوردێکی تر یارمەتی دوژمنەکە نەدات. ئێمە دەبینین ئەمڕۆ لە زاب و لە قەندیل و لە ئەم بەرخودانانەی کە گەریلا دەیکات بەرامبەر ئەندامێکی ناتۆ وەستاوەتەوە کە ئەویش دەوڵەتی داگیرکاری تورکە. بەڵام لەو لاوە دەبینین پەدەکە چاوساغی دەکات کەوا سووری بەرلەشکری داگیرکەرە. بۆیە وەکو ئەو قسەی کە دەڵێت هیچ کوردێک نابەزێت، فعلەن گەریلا و پەکەکە نابەزێت لە قەندیل و زاب. ئەگەر
کوردێک هاوکاری دوژمن نکات جا بۆیە ئێمە پێش ئەوەی کە بەرامبەر دەوڵەتی داگیرکاری و تورک بەسینەوە دەبێت دەستی ئەم خیانەتە ببڕین دەستی ئەم کووردە ببڕین کە دەیەوێت چاوساغی و هاوکاری دوژمنان بکات چونکە وەکو گوتم قسەکە دەڵێت پندەکە دەڵێت هیچ کوردێک نابەزێت بەرامبەر دوژمن مەگەر کوردێکی تر هاوکاری دوژمن نکات جا بۆیە ئێمە دەبێت ئەم دەنگە ئازاد و ئازایانە بەرامبەر ئەم هێلی خیانەتە بۆسینەوە ئەجینا تیرۆری ڕۆژنامە نووسان بەردەوام دەبێت ئەجینا کپکردنی دەنجی ئازاد بەردەوام دەبێت ئەجینا خیانەت بەردەوام دەبێت دوجار کە هەمومان لە ناو کەشتێکەدا غەرق دەبین بەهۆی ئەم دەستی خیانەتە بۆیە پێویستە ئەم دەستی خیانەتە ببڕین لە مێژووی حیزبە سیاسیەکانی هەرێمی کوردستانە تیرۆرە سیاسیەکان تیرۆرە بەکەرنادیاریەکان مێژووکی دوور و درێژی هەیە لە سەرەتای دروستبوونی پارتی دیموکراتی کوردستانەوە ئەم تیرۆرە سیاسیانە بەردەوام گۆڕانکاری بەسەر هاتووە لەگەڵ قۆناغ و کاتەکانە هەر جارەی بە شێوەیەک مەسەلەن مامەڵەکردنی هێزە سیاسیەکان لە تیرۆری کەسایەتیەکانی ڕۆژهەڵاتی کوردستانە بە جۆرێک بوو لە تیرۆری لە سەردەمی شاخە بە جۆرێک بوو دوای سەردەمی شاخ لەگەڵ دروستبوونی ئیدارەی حکوومەتی هەرێمی کوردستان و ئیدارەی کوردی لە هەرێمی کوردستانە شکڵی تیرۆرەکان گۆڕانکاریان بەسەرا هات ئەم تیرۆرە لە ساڵانی نەوەتەکانەوە بە تیرۆرکردنی ڕۆف ئاکرێیی و دواتر لە ساڵی 1970 کۆمەڵ کوشکردنی گروپێک لە ڕۆژنامەنووس و خەڵکان چالاکوان و سیاسی و خەڵکی مەدەنی بە بیانووی لایەنگریکردنی پارتی کرێکارانی کوردستان کە بەشێک لەوانە ڕۆژنامەنووس بوون بەردەوامی هەبووە و قۆناغ بە قۆناغ گۆڕانکاری بەسەرا هاتووە دواتر هاتین بۆ تیرۆری عەبدولستار شەریف و دواتر تیرۆری سۆرانی مامە حەمە و سەردەش عوسمان و وەداد حسێن و کاوە گەرمیانی و هەموو ئەمانە گۆڕانکاری هەر قۆناغە و بە شێوەیەک تیرۆرە سیاسیەکان ئەنجام دراون بە شێوەیەک لە دوایین قۆناغا ئێستا ئەکرێ بڵێن دەسەڵاتی کوردی لە سنووری بادینان و هەولێرە شکڵی تیرۆرەکەی گۆڕیوە کردوێتی بە تیرۆری بکەرنادیار یان تیرۆری کەسایەتی لە ئێستاە ئەبینین تیرۆری کەسایەتی چالاکوانانی بادینان ڕۆژنامەنووسانی بادینان بە فراوانی ئیشی لەسەر کرا و ماچینێکی ئیعلامی گەورە کاری لەسەر ناشرینکردنی ئەو ڕۆژنامەنووسانە کرد کە لە سنووری بادینانە بووبوونە نەجم و خەڵکانی دیار کە کەسایەتیان شکاندن تۆمەتباریان کردن بە تیرۆر تۆمەتباریان کردن بە کاری تێکدەرانە ئەم تیرۆرە بە بەردەوام لەگەڵ گۆڕانی زەمانەکانە خۆی نوێ ئەکاتەوە شکڵی خۆی ئەگۆڕێ بەڵام هەمان ڕێبازە کە ئامانج لێی خۆهێشتنەوەی دەسەڵاتێکی سیاسیە کە لە نەبوونی لە غیابی فکر و تێڕوانین و باوەڕیە پشتی بە لە ناوبردننی نارەکانی بەستووە پشتی بە تیرۆرکردنی ئەوانە بەستووە کە لەگەڵ تێڕوانینەکانی ئەوانین لەگەڵ بەرژەوەندیە سیاسیەکانی ئەوە یەک نایەنەوە ئەمە لە ساڵی 92ەوە بە بەردەوام دواترنەوە حەوت هەر بەردەوام جارێکی تر بۆ تیرۆری سەردەشت و ئەوانیشی بە دوایە هات ئەمانە ئامانجە سەرچێکەی خۆهێشتنەوەی سیاسی گروپێکە لە نێوان دەسەڵاتدارانی بنەماڵەیەکدا ئەمە سیاستێکە ئەکرێ بڵێن سیاستێکی تا دووەڕادە ناشرینە تا دووەڕادە قێزەونە کە هیچ هێزێکی سیاسی کە پشت بە جۆرێک بە حاڵ بە کەمێک باوەڕی بە دیموکراتیەت هەبێ پشتی پێ نابەستێ پشت بە تیرۆرکردنی کەسایەتی نابەستێ و ئیش لەسەر فاکت و بیر و باوەڕ ئەکا ئیش لەسەر قەناعەتی سیاسی پرۆژەی سیاسی ئەکا بەڵام لە غیابی پرۆژەی سیاسیە لە غیابی فکرە لە غیابی بیرکردنەوەیە هێز حکم ئەکا لە ناوبردن حکم ئەکا کاتێک مەسەلەن من ناتوانم لە ڕووی پارتی ناتوانێت لە ڕووی فکری و ڕوبەڕووی گروپێک لە چالاکوانان ببێتەوە لە ناو شاری هەولێرە مەجبور بە قەتڵ و عامکردنیان دەست پێکە کاتێک مەسەلەن پارتی دیموکراتی کوردستان ناتوانێت ڕوبەڕووی قەڵەمێکی
گەنجی وەک سەردەش عوسمان و وەداد حسێن ببێتەوە کوشتنی بکەرنادیار دەست پێەکە کە هەموو ئەمانە هەرچەند بکەرەکەشیان بە فەرمی دیار نەبێ بەڵام ئاماژن بۆ ئەوەی کە پارتی ئەنجامدەری ئەمەیە لەبەرەوەی پارتی لەو سنوورە دەسەڵاتداری سەرەکیە. خەڵک چالاکوانان و خەڵکانی ڕۆشنبیر لەم بارەیەوە قسەی خۆیان کردووە. مەسەڵەن هیچ هیوایەک بۆ مانەوەی ئەمانە نییە. لە ڕاستیە خەڵک لە ترۆ بکە بێهیوا بووە لەمانە دەستی لێ شۆردوون بە دوایی بەدیل و پرۆژی سیاسی نوێیە چاو ئەژێڕێ. ئەگەرنا ئیتر ئەمانە کۆتاییان پێ هاتووە لە ڕووی پرۆژەوە خەڵک قسەی خۆی کردووە. مەسەڵەن هەر خۆپشاندانێکە بێ خەڵک تا دوارە دو تووڕێی خۆی دەرەبڕێ، هەر ناڕزایەتی ئەگە بڕێ خەڵک تا دوارە دە تووڕێی خۆی دەرەبڕێ. تەنانەت لە سۆشیال میدیا و لەو شوێنەی کە نەفەسێک هەبێ بۆ قسەکردن خەڵک تا دوارادە ناڕزایی و گلەی خۆی دەرەبڕێ. بەڵام لەم دۆخەیە نەقسی پرۆژەی سیاسی هەیە لە هەرێمی کوردستانە. هەر پرۆژێکی سیاسیش هەبێ نەیتوانیوە خۆی بداتە ناساندن لە لای خەڵک تاوەکو خەڵک پەسەندی بکە. بینیمان لە دوای ساڵی 2010 خەڵک چەند جۆرێک لە هێزی سیاسی تاقی کردەوە کە ئەمانەش بۆ خۆیان جۆرێک لە جۆرەکان خەڵکیان ڕوبەڕووی بێهیوایی کردەوە کە بەداخەوە ئێستا باوەڕکردنی خەڵک بە پرۆژێکی سیاسی نوێ زۆر قورستر بووە لە قۆناغەکانی ڕابردووە.